دنی گلی کوردستانە ئاگاداریەک لە زمناکۆوە بۆ ئازاد 1970 برادران ئاگادار بکەرەوە حوتی مانگ زەماوەند بکەن ئێمەش ئەگەینە لاتەن. ئەمە دەنگی گەلی کوردستان بوو ئەو کات دەیوت ئێرە دەنگی گەلی کوردستان هەمووان ئەو وشەیەمان لەبیرە کە دەیوت لە زمناکۆ بۆ ئازاد 1960 برادران ئاگادار بکەن حوتی سێ زەماوەند بکەن ئێمەش دەگەینە لاتەن. لە ساڵی 1990 بەرابەرایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان تەواوی هەرێمی کوردستان دژی سیاسەتی زوڵم و زۆری بەعز ڕاپەڕین و تا دوجار لە هەرێمی کوردستان کۆتایی بە سیاسەتی زوڵم و زۆری بەعز هێنرا. ئەمڕۆژ 32 ساڵ تێدەپەڕێت بەسەر ڕاپەڕینی شاری سلێمانی شاری هەڵمەت و قوربانی. شارەی ئەزمونێکی دوور و درێژ و دەوڵەمەندی لە ڕەتکردنەوەی سیستەمی داگیرکاری دەسەڵاتی بێگانە هەیە. هیچ کاتێک سەری بۆ خواستی دەسەڵاتە ستەمکارەیەک لە دوای یەکەکان نەوی نەکردووە و بەردەوام لە دژیان خەباتی مەدەنی و ڕۆشنبیری و چەکداری و ڕاپەڕینی پەرە پێداوە. لە درێژەی ڕاپەڕینی جەماوەری هەرێمی کوردستان و هێزی پێشمەرگەی یەکێتی نیشتیمانی کوردستان لە دژی ڕژێمی ڕووخاوی بەعز لە سێم ڕۆژی ڕاپەڕیندا و لە حوتی 1991 لە شاری سلێمانی و بەپێی پلان و بەرنامەی لە پێشدا داڕێژرا و کە لەلایەن ڕێکخستنی ناوشاری یەکێتی و جەماوەرەوە کاری بۆ کرابوو. خەڵک لە دژی دام و دەستگاکانی حەزبی بەعز ڕاپەڕین و لە یەک ڕۆژدا سەرجەم شاری سلێمانیان لە ئاسەواری ڕژێمی بەعز پاک کردەوە. ڕاپەڕین ئاگری ڕقی چەند ساڵەی بەسەر ڕژێمی بەعزدا داباران چەند ساڵ بوو بە ئاگر و ئاسن و ڕۆڵە بەرجەرگەکانی ئەو شارەیان سەرکوت دەکرد. لەو ڕۆژەدا شاری هەڵمەت و قوربانی ڕاپەڕی و تانیوەڕۆی ئەو ڕۆژە زۆربەی دەستگا سەربازی و داپلۆسێنەر و تۆقێنەرەکانی بەعز لە ناوچوو کەوتنە دەستی جەماوەر و تا ئێوارە سلێمانی ئازاد کرا و پاک کرایەوە و لە چەند ساتێکی کەمیشدا دوامۆڵگەیان لە زۆرداری لە ناو شاری سلێمانی کە ئەمنە سوورەکە بوو پاکرایەوە. ئەو ئەمنە سوورەی ئێستا بووەتە نیشانەیەک بۆ زوڵم و فاشێتی ڕژێمی بەعسی لە ناوچوو. ڕاپەڕینەکە لە بەرەبەیانی حوتی سێ دەستی پێکردو سەرەتا شانەنهێنیەکانی پێشمەرگەی یەکێتی هێرشیان کردە سەر دام و دەستگاکانی ڕژێمی بەعس و لە سلێمانیش زیاتر لە 100 کەس شەهید و بریندار بوون. بەڵام هاوڵاتیان و پێشمەرگە کۆڵیان نەدا و ڕیشکی ڕاپەڕینەکە سەرتاسەری هەرێمی کوردستانی گرتەوە.